زۆر شازە مەکینە دووسا ئیش باشە کە بینی زیاتر گەشایتەوە چی بوو؟ لە ئەجاز لەوە خۆشتر لە جۆرەکەی های چۆن ماتۆرەکە مارکەیە ماتۆرێکی تابڵیت نووتۆڵ ئەمە ئاخر مۆدێلی بەرزیەتی سواز بۆ خۆی گەورە ئەمە لەمە باشتر نییە ئەمە زانی خۆم پرسیارم کرد لەم ڕۆژانەیە بزانم بە چەند ئاگەر خوارزخم بە هانی بەڕاستی خەفەتم لێ خوار کە سیرمە کرد خۆ ئەگەی لێچ کەسمە بینی پێی بوو هەموو یاڕبی خۆی لە بەڵای بیپارێزی حەزم لێ بوو لەبەری خۆم پێم نەماوە بەخوای گەورە پرسیارم کرد لەخوای گەورە بەزیاوی قوربانی خوای گیانم خەونەکەت هاتە دی بەخوا خۆم بینی سپاس بۆ ئەو خوای گیانە خەوی چیت بینی؟ سپاس بەخوای گەورە عەندی لە خەوەکەمە هەم ماڵم هەبوو هەم ماتۆڕێکم هەبوو سپاس بەخوای گەورە من ئەم شەوکە هەر دوێنە یارەکە تەلەفۆن کرد تیم مناڵ حاڵی مناڵەکەمە پرسی تم شتێکی وا بەیانی پێدم بەو کەسی کە نوێژی بووەکەن بە چوومە سەر بە خێزانم لە خەزخانەکە تم کاغڕەباری بەخشین تەلەفۆن بۆگرە تێتی بەیانی سەرێکم بە کەسی لە بە نوێژی بگەن تا پاشێ نەخەوتین نەخەوتین نوێژمان کردو نوێژمان لە خۆشیە زانی وعدەکەی تۆ 100% ڕاستە بۆ من بەخوا چۆن ئەمزانی لەگەڵ خۆی خۆمە ڕاستەکەم ئەمزانی تۆش لەگەڵ ێ ماوە بەڕاستی کردێ ئەشە بیلا سەلمانە چۆنە پارەی بەنزینەکەش بەمێ جا تۆ لەوە خۆشتر لەوە چاکتر پارەی بەنزین چەنە؟ وەڵای لتری ساوازم بە نۆرمال بە 900 بە چەنەوە فولێ بێ؟ تقریبا نزگەیە بە 10,000 پڕە بێ بە 10,000 باش ئەمە ملیۆنێک و 650,000 یا ڕەبی 1 ملیۆن و 600 بۆ خاتری ئەو بانگە کەیسای فەرمیە خوابی خاتە بە جەزای قیامەتان خوابی کا بە مای خێر بۆتان ئەو پارەی بەنزینەکە بوو؟ کۆرەوە پاری ماتۆڕەکەیشە پارەی تو ماتۆڕیامەتێ کورسەکە بۆ کچەکەم کڕیەوە کورسەکە دەگەڵە خێرخوازان ئاخە مەقسەم خێرخواز ئەگەر تۆ نەبی خێرخوازان من لەکوێ ناسن ئەگە بە هاوکاری چە نابن بێ خێرخوازان لەکوێم نەبینن هاوکاری منکەن بە حەقە دوایە مامۆستا یا ڕەبی خوای گەورە بخاتە بە دیاری دوم چۆن بوو بەلاتەوە؟ کورە وەڵای لەخۆشەیە سم وەناوترەوە بەم کەسەی ئەی پەرستن ئەوە دڵم خۆشە خواگەی لێستا نەیانزانی کەس سابی بە مولای خەسخانە لە گەراژگادانی بە ماڵەمان بڵم شتێکی وامەیە لە خۆیان کچاکە مەندامەکەم بیبینێ لە خۆشیە ئەنی بڕوا بکە لەوە ئەچێ گەشتکە لێ بە بەس ئینشاڵڵا ئەوەش ناوێت لە خۆشیە ئێمە ئەڵێ دوای ناخۆشی خۆشیە خوای گەورە دەرگا لە ئەمەش سەنەوێکە و منەفێسەکەمە بە ناوی هادی جەلالەوەیە قوربانی ئەو دەستە ببم با دەستە ماچم تو خوارە ئەستەغفیرڵڵا کۆتا وشت بۆ خێرخوازان من کۆتا وشم ئەوە ئەڵم خێرخوازان چۆن دڵی منتان خۆش کرد یا ڕەبی بۆ خاتی ئەو بانگ و سەڵام عەسرەی فەرمێ خوای گەورە لەم دنیاوە لەو دنیا دڵی ماڵ و مناڵ و خۆتان خۆشکە هەر ئەوەیان پێڵم خوای گەورە بیکە بە چرا لە چراکانی بەهەشت